بەناوی خوای گەورە و بیاوتا سڵاوتانە بە خۆشەویستانم خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا پێتان شا دەبینەوە. هەڵبەت لای هەمووان ڕوونە دوێنێ تیر و پشک بۆ قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ ئەنجام درا کە 32یانە بەسەر هەشت کۆمەڵی جیاوازدا دابەش بوون و ئەوەی کە جێگەی سەرنج و تێڕامانە کۆمەڵی شەشەمە کاریەک لە یانەکانی پاریس سان ژێرمان، دۆرتمۆند، میلان، نیوکاسڵ ڕوبەڕوو دەکاتەوە. مەبەستمە لەم ئەڵقەیەدا سەرنجتان بۆ کۆمەڵە بەهێزەکان و بەتایبەتتر ئەو یانانەی کە چاوەڕوانی ئەنجامیان لێ دەکرێت لەم چامپیۆنز لیگەیە لەسەر ئاسیان قسە بکەین و تێکەڵەیەکی بکەین بە ئەو مێرکاتۆیانەی کە ئەمڕۆ لە بەرژەوەندی یانە جیاوازەکان کۆتایی هاتووە لە باسی هەر یانەیەکدا ئێمە هەوڵ دەدەین سەرنجتان بۆ ئەو مێرکاتۆیانە ڕابکێشین کە ئەمڕۆ بۆ یانەکان با بڵێین ئەنجام دراون بە مەبەستی بەهێزکردنی ڕیزەکانیان و بوژانەوەی ڕیزەکانیان. هەڵبەت وا بڕیار بوو بۆتان ومەر لە شاری هەولێر لەگەڵمان بێ، بەڵام بۆ کارێکی تایبەت نەیتوانی ئامادەی هەبێ، بۆیە دوو بە دوو لەگەڵ بڕیارە ئەمڕۆ سەرنجتان ڕاکێشین بۆ ئەو تەوەرانی دیاریمان کردووە. بڕیار جان سواز بۆ ئامادەبوونت. سواز بۆ تۆش. لەوە دەست پێەکەین دوێنە سەرنجێکتم چۆنەڵی سەرنجی ڕاکێشام بۆی کە باست لەوە کرد هیچ کات بەرشەلۆنە و ڕیال مەدریت چۆنەڵی لەو میحوەرە نابن کە بڕیارە ببن. بۆ نمونە چوار کۆمەڵی یەکەم ئیلا ڕیاڵیتیایە، چوار کۆمەڵی دواتر بەرشەلۆنی تێکەوە بە پێچاوانەوەی کە تۆ تێبینیت کردووە. ئەم سەرنجت سەرنجێکی واقعیە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئەبێ من و تۆ و بینەران تاکو ئێستا گومانمان لەوە بێ تیر و پشکەکان باڕاستەیە کە ڕۆن کە یانە گەورەکان هەر بمێنەوە لە قۆناغەکانی دواتە یاخودنە. سەرەتا بەلای خی گەورە میرەبان سپاس بۆ تۆ کاک پێشەنگ. لە ڕاستی ئەم سەرنجە پێم وا بێت من دە وەرزە دیقەتی ئێم کاتێک تیر و پشکی چامپیۆنز لیگ دەکرێت دویانەکەی ئیسپانیا ڕیال مەدرید و بەرشەلۆنە بە جۆرێک دابەژەکرێن. ئەگەر ڕیال مەدرید لە چوار کۆمەڵەی سەرەتادا بێت لە یەکەم دووەم سێم چوارەما بێت ئەوە بەشۆنەکەوێتە پێنجەم شەشەم حوتەم هەشتەم. ئەوە زیاتر بۆ ئەوەیە کە یاری ئەم دویانەیە نەکەوێتە یەکشەوە. یعنی بەبیرم بێت بە یادەوەری خۆم ڕووی نەداوە لە قۆناغی کۆمەڵەکاندا لە شەوی سێشەمەدا ڕیال مەدرید و بەشۆنە یاری هەبێت. یعنی ئەسم پێم خۆشە بینەران کە بەرنامەکە بە لایڤ لە پیجی پێیام سپۆرتەوانێ بەرنامەکە ئێستا پەخشەکرێت بە کۆمنت بۆ بنووسن کوام وەرزە بووە ڕیال مەدرید و بەرشەلۆنە لە قۆناغی کۆمەڵەکان لە شەوی سێشەمە هەردووکیان یاریانە بووە یان لە شەوی چوارشەمەدا هەردووکیان یاریانە بووە. یعنی تا ئێستا من ئەمەم نەبینیوە کاک پێشەنگ و ئەمە بەداچوونم بۆ کردووە نەگەشتمەتە شتێکی باوەڕ پێکراو کە بڵێن ئەمە هۆکارەکەیەتی. تەنها بابەتەکە ئەوەیە کە باز لە بازرگانی دەکرێت بۆ پەخشی یاریەکان بۆ ئەوەی کە هاندەرانی ڕیال مەدرید و بەرشەلۆنە میکانیزمی ئەنجامدانی تیر و پشکەکە هۆکارێک نییە بۆ ئەوەی کە ئەم دویانەیە نەکەونە با بڵێنم چوار کۆمەڵی یەکەم یا دووەم. نەخێر لەبەرەوەی تۆ لە قۆناغی کۆمەڵەکانە با بڵێن سەرۆک چوار ئاستێ ئاستی یەکەم ئاستی دووەم ئاستی سێم ئاستی چوارەم خۆ لە تیر و پشکەکەی دوێنێ شەوار ڕیال مەدرید و بەرشەلۆنە دووکیان لە یەک ئاستانە بوون، هەردووکیان قەرار نەبووە سەرۆک گروپ بن. واتە ئەمە ئەوەی دیانەبووە بەڵکو یەکشی تیکە هەیە یەک ڕێنمایی هەیە کە ئەم دویانەیە مادەم دویانەی یەک وڵاتن ناکەونە یەک کۆمەڵەوە ئەمە بۆ سەر جەمیانەکانی دیکەش تەطبیقەکرێت و شتەکە یەکسانیە. بەڵام بابەتی ئەوەی کە جیا ئەکرێنەوانن لە چوار کۆمەڵەکان لە بۆی کە لە یەک شەو یاری نەکەن ئەمە بابەتێکی بازرگانی ئەوەی کە خوێندومەتەوانێ بە دوایدا چووم بۆ ئەوەی بینەری وەرزشی لەبەرەوەی لە کۆی جیهاندا وا دەرئەکەوێ دەچەنە ئیحسایەکی ور نییە داتایەکی ور نییە کە زۆرینەی هاندەرانی وەرزشی بەسەر ڕیال مەدرید و بەرشەلۆنەدا دابەش بێتن بۆ ئەوەی لە یەک شەودا هاندەران یاریەکەی دیکەیان لە دەست دەرنەچێ واتە کاژمێردە یاری ڕیال مەدرید و ناپۆلی نەبێت لە هەمان کاتا کاژمێردا یاری ئینتەر میلان و ببوور یاری بەرشەلۆنە و پۆرتۆ نەبێت پێم وابێت لێ کۆمەڵدان بەڵێ لێ کۆمەڵدان ئەو کاتە بینەری وەرزشی یەکێکی لەدەست دەرەچێت ئەوان دەیانەوێت هاندەرانی هەردوویانە لە بینینی یاری هەردوویانەکە بێبەش نەبن. ئەوەی کە من سەرنجدابێ ئەوە بێت بەڵام ئەمەش ناحەقیە بەرامبەر
بەو یانانەی دیکە لەبەر ئێمە وا ئەکات هاندەری ئەم دویانەیە لەسەر ئاستی جیهان لە گەشەکردنێکی باشترا بێت لەبەرەوەی ئەوان لە هەردوو شەوەکە سێری ئەم دویاریاکەن بەڵام تۆ سەیرەکە من بینیمە یانەکانی دیکە وڵاتەکانی دیکە بۆ نە مانچستەر و لیڤەرپوڵ لە یەک شەوە یاریان هەبووە یوڤانتۆس و میلان لە یەک شەوە یاریان هەبووە ئەمە وا کات هاندەرێم یانانەی دیکە لە ڕووی گەشەکردنی پەخشی تیڤیوانەیە بۆ جۆرە گەشەنەکە زۆر باش ئێمە بەتەسەسول بە کۆمەڵەکانە گوزەرەکەین لە کۆمەڵەیەکەمەوە دەست پێکەین کە بایرن مانچستەر یونایتد کۆپناگن گەڵاتەسەرای ڕۆبەڕووەکات ئەم کۆمەڵەیە توانین بڵێین ناهاوسەنگێکی تایە بۆی کە ئەو دویانەی لە سەر و کۆمەڵەکەن هەرێک لە بایرن میونخ مانچستەر یونایتد ڕەنگە چانسی ئەوە نیاڵێ لە 170 بۆ 80 هەبێ بکەنە قۆناغی داهاتوو مەبەستمە لە بایرنەوە دەست پێکەم کە هەمیشە وەک ڕکابرە لە چامپیۆنز لیگ سیر کراوە بە تایبەت ئەو وەرزانەی کامیانەی خۆی بوژاند بێتەوە ئێمە ئەگەر بەراورد بکەین بە وەرزی ڕابردوو بایرن ئەمڕۆ با بڵێن خاوەنی سەرڕەمێکیوە کاریکەینە کەواتە ئاسانترە توانێت بە گۆڵ بگات وەک لە وەرزی ڕابردوو بۆیە هەنی تۆ پێت وایە برینەکە چارەسەر کرد برینەکەی من بڕوام وایە لە 100% چارەسەری کردووە ئەو برینێک هێستا ڕیال مەدریدەوە پێوەی مبتەلایە یاخود پێوەی دەناڵێنێت کە نەبوونی سەرڕەمە بایرن وەرزی ڕابردوو پیاە تێپەڕی خۆزگای ڕیال مەدرید لەوە دەستی وەرگرتە نەوێشتا ئەم وەرزە بەبێ چۆنەڵەی سەرڕەم دەرگای مەرکاتۆ لە خۆی داخا دواترە چینە سەر ڕیال مەدرید قسەم لەسەر بایرن میونخە بایرن میونخ چاوەڕوانی ئاستێکی باشی لێکرێ بە تایبەت کەوە کوتم لەم کۆمەڵای ڕەنگە قۆناغی کۆمەڵەکان بۆ یانە گەورەکان تا ڕادێ ئاسان بێ بۆ پەڕینەوە ئیلا ئەو کۆمەڵانە نەبێ کە یانەی بەهێستی ڕکابەرەکەن و کۆمەڵی شەشەم کە دوایە چینە سەری بایرن ڕکابەرە بێ بۆ مانچستەر یونایتد یاخود نەخێر مانچستەر یونایتد یەوە نیە ڕکابەری بایرن بکات وەک یەکەمی گروپەکەی دەتوانێت بلیتی قۆناغی 16 بکرێت وڵا کاک پێشەوە گاماژە پێگەستەرەتا کۆمەڵەیەکی تا ڕادەیەک بە چاو وا دەرەکەی من لە سەوەرەقە وا دەیبینین کە ئەو دویانەی کە باسێت کە بایرن و مانچستەر بپەڕنەوە بۆ قۆناغی 16 بەڵام ئەمە بۆ هەموو کۆمەڵەکان ئەم قسەیە ڕاستە تۆپی پێنجامی چاڕوانەکراویشی تێدایە ڕەنگە کۆپناگەن یان گەڵاتەسەرایش بەکەم وەرنەگرین لە بەرێسە گەڵاتەسەرای پێگاتەکەی کۆمەڵی یاریزانی تێدایە کە لایەنەکانی ئینتەر میلان و یان لە خولی ئیتاڵیەمانە یاریان کردووە جۆرێک لە ئەزمموی باشیان هەیە و توانایەکی باشی گۆڵتۆمارکردنیان هەیە گەڵاتەسەرای یانەیەکی کەم نییە دەبێت مانچستەر یونایتد ئەگەر وەکو دووەمین بەهێزترین یانەی گروپەکە سێری بکەین ئەبێت ترسی لە ڕوبەڕوونەوەی یانانەی دیکە هەبێت ئەوەی کە قسەکەی زیاتر لەسەرە بایرنە یعنی بایرنەوەی کە دەبینین دەبێت بە یەکەمی کۆمەڵەکەی سەر بکەوێت و مانچستەر یونایتد وەکو بڵێن جۆرێک لە چانسی نەبوو کە ڕاستەوخۆ کەوتەوە کۆمەڵەیەوانەیە کە کۆمەڵەکەی زۆر ئاسان نییە ینی کۆمەڵەکەی تا ڕادێ کۆمەڵەیەکی بەهێزە بە حکمی چی بە حکمی بایرن میونخ بۆیە ئەم دویانەیە وا سەیرەکرێت بگەنە قۆناغی داهاتوو لەسەر مێرکاتۆکەشی ئاماژە بەوە کرد خۆت کە هاریکین بەڵێ ئێستا و هێرش بەرە سەرڕمەیە کە بایرن میونخ پێویستی پێیەتی و ئەیش پێویستی بەیانەیەک بوو کە بۆ نازناوەکان بجەنگێت ئێستا کاتیەوەی بە هاریکین بیسەلمێنێ کە ئەم چەند ساڵەکە بێدەستکەوت بووە هۆکارەکە توتنهام بووە نەگەوەی کە خۆی بوو بێت ئەمەش واقعەکە کە هاریکین لە توتنهامدا لە خراپترین وەرزیدا کە وەرزی ڕابردوو وە 30 گۆڵی تۆمار کردو لە پریمەر لیگ یعنی ئەمە ژمارەیەکی زۆر باشە بۆ یاریزانە تۆ تیپەکە لە خراپترین دۆخا بێتەوە 30 گۆڵ تۆمار بکەیت یەکواتە ئەمە ژمارەیەکی سەرڕەمی زۆر باشە وەجگەلەوە کیمینجاشی گواستوە توانێت بایرن بۆ دڵی بەرگری کە دەوێت لەگەڵ دیلێختا دوانەیەکی بەرگری بەهێزیان لێ دروستکا لەبەرەوەی بایرن جگە لە کێشەی سەرڕم کاک پێشەن کێشەی هێڵی بەرگریشی هەبووە وەرزی ڕابردوو زۆر پێوەی دیار بووە بۆشایی زۆریانە بووە لە پشت بەرگری کارەکان بۆ ئەم دوو گرێبەستە وەکو دوو گرێبەستی باشە توانین سێریان بکەین بۆ بایرن میونخ و ئەوەش کە دەمێنێتوانێت نەروە پێشبینەکە وا دەکەم بایرن و مانچستەر یونایتد بگەنە قۆناغی داهاتوو مانچستەر یونایتد ئەو مێرکاتۆی ئەنجامی داوە بە تایبەت ئەوەی ئەمڕۆ سفیانم ڕابرد مانچستەر یونایتد جگە لەویش ڕگیلۆنیشی گواستوەتوانێت بۆ شوێنی لوکشاو وەکو معلومات بۆ لەبەرەوەی لوکشاو ئێستا پێکانیە بەڵام دەمێن لەسەر ئەمە بۆستم سوفیان ئەمڕاباد یەکێکە لەو یاریزانانەی کە بۆ ئێستای مانچستەر یونایتد زۆر پێویستە توانایەکی بەدەنی باشی هەیە لە ڕووی بەرگریکردنەوە زۆر باشە کاتێک تۆپی پێوێتمانەی زۆر بەخۆیەتی بۆچی بۆ ئێستای مانچستەر یونایتد باشە لەوێرەوەی ئەم وەرزە
لە دەستپێکی وەرزابینیمان پێچەوانەی وەرزی ڕابردوو ماشینەتی لە وەرگرتنەوەی تۆبلەتی بەرامبەردا خاوە وەک پێویست نییە کاسمێرۆستی پێکی ڕیتمی یاریکردن و چوونە سەر تۆپ و چوونە سەر یاریزانی تیبی بەرامبەری وەک پێویست نیە کەمێک لە خاوی پیوە دیارە مە یاریزانەکە تەمەنی هەڵکشاوە و ڕیتمی یاریکردنی پرێمەرلیگیش خێرایە ڕەنگە نەتوانێت بۆ جۆرە کاسمیرۆ فریا بکەوێت بۆیە بۆنی سۆفیان ئەمڕاباد بۆ هاوکاریکردنی کاسمیرۆ زۆر باشە و لەگەڵ ئەوەشتا ئێرکسنیش بە هەمان شێوە تەمەنی هەڵکشاوە ئەو مەشمان دەزانین ئەو یاریزانە لە ڕووی تەندروستیوانەیە لە یۆرۆدا دووچاری سەدمە جەڵدەی دڵ هات ئێستا بە کۆمەڵێگە جیزەی پزیشکیوانە یاری دەکات بۆیە ناوەندی ماسوولیناتیت پێویستی بە گۆڕانکاریەک بوو وە گواستنەوەی یاریزانش بێت و لەگەڵ ڕاهێنەردا بگونجێت کێشەی ناوەرزشیان نەبێت لەو بڕام لە ڕووی وەرزشیوانی خزمەتێکی باشی ماسوولینات باشە سەرنجێکی کورد لەسەر کۆمەڵی دۆمە دەین ئیشبیلیا ئەرسناڵ PSV Eindhoven لەگەڵ لانس ئەتوانین بڵێن ئیشبیلیا ئێستا بە دۆخێکی خراپ لە ئیسپانیا تێپەڕە سەر ڕایەوەی هەڵگری نازناوی ئەورولیگی وەرزی ڕابردووە و ئەرسناڵ ئەتوانین بڵێن چانسیە بۆی کە کەوتۆتام کۆمەڵی و ڕەنگە ڕکابەری تێ ئاسان بێت بە تایبەت بەو دۆخێکی ئێستا ئەرسناڵی تێیە ینی دوو وەرزەی ئەرسناڵە بینین بەهێز و یاریزانەکانی پڕ لە ڕکابەری هەستەکەی تەمۆحیەوەیان هەیە بە نازناو بگەن سەر ڕاوی لە کۆتایە پێی ناگەن گۆرانیش تۆ ڕاکەین قسەکەم لەسەرەوەی ئەرسناڵ ڕەنگە چانسی یەکەمیە بێ لەم کۆمەڵە لە دوایەویش من وایە بینم ڕاستە ئیشبیلیا و لانس تۆز ناکە ئیشبیلیا حەزەکە سێمی کۆمەڵەکە بێت و بگاتە ئەوروپا لیگ سۆگەرە بەجددی ینی ئەم تیپە کاک پێشەنگەر مۆرکێکی خۆی وەرگرتووە وەک ئاماژە پێکرد لە لالیگادا دەستپێکێکی خراپیە بۆ دو یاری شکستیە ناوە بەڵام دوور نییە بگاتە ئەوروپا لیگ وەرزش نازانی ئەوروپا لیگ باتەوە لەبەرەیە ئێستا ئەم یانەیە پەیوەندی بە یاریزانەوە نییە هەنێگە بەراوردێکی بە ساڵی 2015 کەوتە پاڵەوانی ئەوروپا لیگ یخۆم یاریزانانەی لەوێ نەماون یانی بڵێم یاریزانانە جوو دەکەن و ئەزمونیان لەم پاڵەوانەتیا دروست کردووە بۆتە مۆرکێک بۆ یانەی ئیشبیلیا لەگەڵ دەستپێکردنی ئەوروپا لیگ حەز دەکات لەو پاڵەوانەتیا بێ ینی من بینیمە چەند جاریزیش لە پلەی سێم داوەزیوە بۆ ئەوروپا لیگ و لێ ئەنجامێکی باشی بەدەستێناوە بۆیە ئیشبیلیا بەتیبێکی چامپیۆنز لیگی نابینم ئاساییشە لەبەرەوەی نەمێرکاتوویەکی بەهێزی کردووە و نە تیپێکی وەها گەورەیە لە چوار تیپەکەی ئێستای لالیگاشدا بێت ئەوەی کە قسەکەی زیاتر لەسەر ئەرسیناڵە دوای چەند وەرزێک دابڕان ئێستا ئەرسیناڵ گەڕاوەتەوانێت بۆ چامپیۆنز لیگ بەڵام ئەم جاریان جیاوازە لەبەرەوەی ئەرسیناڵی ئێستا ڕاهێنەرێکی جیاوازیە عەقڵەتێکی جیاوازەیە و وەرزی ڕابردوو نزیک بۆ لەوەی پرێمەر لیگ بەرنەوانەیە ئەوەشمان لە یاد نەچێت ئەرسیناڵ لە دوو جەبهەدا ئەجەنگێت چامپیۆنز لیگ پرێمەر لیگ کۆمەڵەکەشی ناتوانین زۆر ئاسان سێری بکەین لەبەرەوەی ئایندۆڤنیش یانە هۆڵندیەکان یانە پرتوگالەکان هەمیشە لەو یانانە کاتوانن گرفە دروست بکەن کاتوانن ئەگەر بە یەکەمی کۆمەڵەکە نەبێت بەڵکو پلەی دووەم بگرن و بگەنە قۆناغی داهاتوو بۆیە ئەنجامەکان لەم کۆمەڵانەدا ئەنجامی چاڕوانەکراومان بینیوە لە چەند وەرزی ڕابردووە بۆیە پێشبینیەکە ئاسانیە خوێندنەوەکە ئاسانیە بەڵام سەرڕای هەموو ئەمانەش بۆ پێگاتی کە ئەرسیناڵ هەیەی بۆ کوالیتی یاریزانانە بۆ مێرکاتوی کە کردوێتی هەڵبە دەبێت ئەرسیناڵ پلەی یەکەم بەدەست بێنێتەوە کاتێک کێوپڕێکە لە نێوان یانەکانی دیکە دابێت بۆ پلەی دووەم زۆر باش کۆمەڵی سێم ناپۆلی ڕیال مەدرید براگا یۆن بەرلین ئەنچلۆتی پۆتراگینۆ ڕەنگە زۆرێکیش لە ئەندەرانی ڕیال مەدرید بڵێن کۆمەڵەکە ئاسان نییە هەڵبەت منیش هاوڕام ئەڵێم ئاسان نییە بەس نەک لەبەرەوەی یانەکانی ناو کۆمەڵەکە یانەی چۆنەڵی ئامادەتر بن لە ڕیال مەدرید قسەکەم لەسەرەوەیە ڕیال مەدرید من هەموو وەرزەوتومە ڕیال مەدرید ئەگەر پێکاتێکی باشیشی نەبێ توانای بردنەوەی چامپیۆنز لیگیە بەزەم وەرزە ئەوە نیاڵێ هیچ ئاسوویەک نبینم بۆی کە ڕیال مەدرید بگاتە قۆناغەکانی پێشیشەوە تا چەندە چاوەڕێکە ینی چەند ئومێد دە بە ڕیال مەدرید هەیە بچێتە پێشەوە زۆوتم دوای ڕۆشنی بەنزیما نەگەر دوای ڕۆشنی بەنزیمە من لە وەرزی پێشووتری شەمیشە وتومە ڕیال مەدرید پێویستە لێساوە بە دوای بەدیلێکی هێڵی هێرشبردن لە سەرڕما بگەڕێ و بە تایبەت بە دوای بەدیلی کەریم بەنزیما بگەڕێ چکە یۆڤیچ هێنا سەرکەوتوو نەبوو ماریانۆ دیاسەر سەرکەوتوو نەبوو بۆیە کاتێەوە هاتە بۆ ڕیال مەدرید کاتێک کە بەنزیما ڕوا ئەو هەموو وەرزەی لەگەڵ بەسەرەبا یاریزانێکی هەبێ
لە ڕووی تاکتیکیەوە لە ڕووی هوەریەوە لە ڕووی ئەو بۆشایانەی کە بۆ یاریزانی باڵەکان دروستیەکە هەیبێ ڕیال مەدرید دێساوی نییە ئێمە با سێریەوە نەکەین بڵین وڵا بلنگام ماتووە توانوێتی کەڤەری و شوێنەکان نەخێت حەز ناکەی کەڤەرکردنی ئەو شوێنە لەم سیاری سەرەتادا قیاس نییە گورزیش ئەدا لە ڕیال مەدرید بۆ داهاتوو دەچێت ئەوەی کە ئێستا ئەنچلۆتی من بڕۆم وایە ئەڵێ ئێمە بە شێوازی تەکتیکی تر حلی شوێنەکەی بەنزیماکەین بڕوام وایە ئەو عقلێتەیە کە لەسەر چەند یاریەکەم بڕیارەی داوە لە کاتێکا تۆ جارێ نەیاریزانت ئەوە تا فەرمووە ئێستا یاریزانەکانی ڕیال مەدرید چەندیان لە دەرەوەی لاکێشەی سەوزن بۆی پێکانە سێ یاریزان لە ئێستاداوە کۆرتوا میلیتاو ڤینیسیۆس هەرسێکیان تووشی پێکان بوون دوانیان ئەم وەرزە ناتوانێت بگەڕێتەوەوانەی میلیتاو کۆرتوا دروستە ڤینیسیۆسیش نزیکەی 6 هەفتەوە دۆخی ڕیال مەدرید دەبات ئەو دۆخەی کانچلۆتی ئەنجا بگەڕێتەوە بڵێ نا ئەو چۆنەڵی استیادەی کە کردم هەڵە بوو بۆ لەبەرەوەی تۆ تەواو ڤینیسیۆس دڕۆی ئێمە جگەل لە بنزیمە وەکو سەرڕم کە بۆ شاکەی دروست کردو ئێستا کلێنێکی دیکەش دروست بووە ڤینیسیۆس دەکەمی ژێدەگێکی باش نیە بە شوێنی ڤینیسیۆس چۆن ئەمیش فڕێک بێتەوە کەواتە من بە تێڕوانین لەو پێکاتی کە ئێستا لە بەردە زەنچلۆتیایی بینم مەڵێ من کۆمەڵی ئاسان نییە ڕەنگە ئەگەر وەرزەکانی ڕابردوو وای بووم وتاوەڵا کۆمەڵەکەی ئاسانە ئەوەی کە ڕکابەری تۆزە پێ و دیار بێ ڕەنگە ناپۆلی بێ بەڵام بۆ ئەم وەرزەی ڕیال مەدرید منم کۆمەڵی بە ئاسان نازانم بە تایبەت تۆ چامپیۆنز لیگە و فیرقانەیە گەنە قۆناغی کۆمەڵەکان فێرقی باشن واتە ئاسان بلیتێکی ئەم 32 بژاردەیە لە کیشوەرێکی گەورەی وە هەر لەسەر قسەی بەڕێزی یونیۆن بەرلین ڕەنگە ناوێکی تازەیە بۆ چامپیۆنز لیگ بەڵام وەرزی ڕابردوو لە بۆندزلیگادا لە خولی ئەڵمانیدا ئاستێکی بەوێنەی پێشکەش کردووە واتە ئەم پێگاتەیە ئەم تیپە لە خۆڕان نەگەشتوتە خۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ کەواتە قسەی تۆمەوێ لەسەر ئەم وڵا بەکو بڵێم بە ڕێژەیەکی زۆر لەگەڵ قسەکانی تۆدا هاوڕام لە بەرەوەی کاماژۆ پێکردی سەر ریال مەدرید پێگاتەکەی باش نییە نەقسی بۆ دروست بووە مێرکاتوویەکی باشیشی نەکردووە و هەموو هەڵاکەی ریال مەدرید پیاڵدانەکەی ریال مەدرید بێرەنگامە لە سێ یاریە 4 گۆڵی تۆمار کردووە سیستێکی ناوە توانیەتی بۆ نمونە زیاتر بەم قسانە دڵخۆشی خۆیانەوە توانێت توانیەتی بۆ لە لیڤاندۆسکی گۆڵ زیاتر بکات ئێمانە نابێتە فریاد ڕست بۆ یاریەکانی کە لە قۆناغی کۆمەڵەکانە گەشتی ئەڵمانیا ئاکات کە گەشتی ئیتاڵیا ئاکات با بڵێن براگا لە سەوەڕقە تیپێکی ئاسانە بەڵام دویانەکەی دیکەت وەگە بەرامبەر یونیۆن بەرلین شکستێ بێنی بەرامبەر ناپۆلی شکستێک بێنی لە سەرتاوانێ کەواتە میانێت تووشی ئەزمەیەگە بێت لە چامپیۆنز لیگە ئەومان لە باشترین بارودۆخەکانە بینیوە کە بەسەر ڕیاڵاتوە کەواتە ئێمە باسی بارودۆخێکی ناجێگیر دەکەین بۆ ئێستای ڕیال مەدرید ئاسانتر دەتوانرێت ڕوو بدات براگا مفاجئەیە بکات یونیۆن بەرلین مفاجئەیە بکات ناپۆلی ڕەنگە قوتی خۆی ئەوەی ناپۆلی ئەمە لەم سەرتا وەرزەوانێت چەند یاریەک سەرنجما بە هەمان ڕیتمی سپالێتی یاریە کاتەوانێ یعنی ئەم تیپە چ لە ڕاستە لە بەرگری کیمینجای لێ ڕۆشتووە کە شوێنگرەوەیەکی باشی نیێنەوە بەڵام لە هێڵی هێرشبردن ئەم تیپە نەقسی بۆ دروست نەبووە کڤارایە ماواتەوانێ ئاوستیمین ماواتەوانێ لە هێڵی ناوەن لە پۆرتوگال زیلیسکی و ئەگوێنستا ماو نەتەوانێ کە ئەتوانن بەرامبەر ڕیال مەدرید ئاستێکی بەرز پێشکەشکردن بەرەوەی ئێمە ناپۆلی ما بینی وەرزی ڕابردوو نەک لە خولی ئیتاڵی لە چامپیۆنز لیگ بەرامبەر فرانکفۆرت لە چامپیۆنز لیگ بەرامبەر ئەی سی میلانیش ئەگەر پێکانی ئاوسێمین نەبووە ڕەنگا و کێشەکە جیاوازتر بووە ئەی سی میلانیشی ببڕیایە بگەشتایەتە نیوەی کۆتایی ڕوبەڕووی ئینتەر میلانیش بووایەتەوانێ بۆیە ناپۆلی تیپێکی ئاسان نییە ئێستا تیپێکە لە ڕووی کوالیتیوان ڕەنگە پێگاتەکەی هیچ وای لە ڕیال مەدرید کەمتر نەبێت ئەو خاڵانەش کە باسی کردن تێبینیم لەسەر باڵی ڕاستی ڕیال مەدرید دیژەیە کات بە خەڵکی ئێستا تەمەنی هەڵکشاوە و نەقسی بەرگریکان لەیانەکە داین تۆ ئەگەر سەرنج بە هەر بەرگریکاری لە شوێنێکە تووشی پێکان بێ هەر ناچۆ هەیە ئێم یاریزانانە تووشی ماندووبوونە بن سێوەش هەفتەی لالیگا شتەکە زۆر ڕوونە میلیتاو ناگەڕێتوانێت بشگەڕێتەوە لە مانگی 4 ئاماژ دەکات کۆتایی مانگی 4 خولەکان کۆتایی هات مەگە مێنێتەوە یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەگەر ڕیال مەدرید پێی بگات لە مانگی 5 بۆیە تۆزێ قورسە ئەگەر پێی ناگات بۆیە ئەوەی کەیبینی لە سەوەڕەکە ڕیال مەدرید ئاسان نییە ڕیال مەدرید کۆمەڵەکەی ئەبێت چاڕوانی زەحمەتی بکات دەگە سەریش بکەوێت بە یەکەمی کۆمەڵەکەی ڕەنگە بە دووەمی کۆمەڵەکە منەوە ناڵێم بەڵام ناپۆلی مەترسی لەسەر ڕیال مەدرید دروستەکە بۆ یەکەمی کۆمەڵەکەی کۆمەڵی چوارەم بەنفیکا ئینتەر میلان سالزبۆرگ ڕیال سۆسیداد دەتوانین بڵێن ئەم کۆمەڵەش تایە ڕکابەری ڕەنگە ئاسان بێ بە تایبەت بۆ ئینتەر و بەنفیکا بەو جۆرە ئاسان نایبینم سالزبۆرگ وەرزی ڕابردووش بەرامبەر میلان ئاستێکی بەرزی پێشکەش کردووە و بەنفیکاش بە هەمان شێوە هەر وەرزی ڕابردوو بەرامبەر پاریس سان ژەرمەن لە کۆمەڵەکانە ئەوە بوو پاریس سان ژەرمانی بێبەش کرد و دواتر
بەرامبەر ئینتەر میلانی ژیانی ڕەنگە ڕکابەری بۆ دوو بکەن من ڕیال سۆسیدادیش بەکەم نابینم ڕاستە من لە چەند بەرنامە ڕابردووشە سەرنج لەسەرەوە هەبووە کە یانەکانی خولی ئیسپانی پاشەکشیان پێوە دیارەوە ڕوونە بەڵام ڕیال سۆسیدادیش بەکەم نابین لەبەرەوەی ڕیال سۆسیداد کاک پێشەنگ بەیەکشمانە بەرچاوە بێت لە لالیگای ڕکابەری تون ناکات بۆیە هەمیشە ئەو تیپانەی کە لە یەک بەرەدا دەجەنگن بۆ ئەو بەرەیە زۆر باشتر ئامادەن ئێستا سۆسیداد حوتەم هەشتەم نوێم دەیەمی لالیگاش بێ کێشەی نیە بەس بێت و لەم کۆمەڵایە سەر بکەوێت دەبێتە دەستکەوت بووی بۆ ئەو کاتەیان بەفریکە یان ئینتەر میلانە کاتە دەروی ڕکابەرێکە ئەبێتە دەستکەوتێک گرنگ بووی بۆیە کۆمەڵەکەی لە چامپیۆنز لیگ گرنگترە تا لالیگا بۆ سۆسیداد بۆیە باسان نایبینم ئاسان نبینیت ئەم کۆمەڵی تێپەڕین نچینە کۆمەڵی پێنجەم ڤاینۆرد ئەتلەتیکۆ لازیۆ سێڵتیک ئەتوانم بڵێم کۆمەڵەیەکە هەمووی تایە ئەتوانین بڵێن کۆمەڵی ئەوروپا لیگە کۆمەڵی ئەوروپا لیگە بەڵام هەموو یانەکان لە ئاستەوە لێک نزیکە ئەخمەوەسەکەوەیە یعنی ئەم چوارتیپە ئەگەر لە تیرپشکی ئەوروپا لیگی شەو بێ ماسایی ببینین ئێستا ئێمە لە تیرپشکی ئەوروپا لیگ لێڤەرپوڵمان بینیوە ئێوارەی ئەمڕۆ ڕۆمامان بینیوە ئەتلتیکۆ مەدرید ئێستا ئەتلتیکۆ مەدرید نەک 2007 هیچی لە ڕۆما و لە لێڤەرپوڵ زیاتر نییە بۆیە من کە سێرم کۆمەڵەیەکەم کە ئەتلەتیکۆمانە بینی دەچۆ پێشەوە قۆناغەکانی پێشەوە یاری کۆتایی پاشەکشەی زۆر زۆری کردو نازانم ئەگە سەرنجەکە بێت لەسەر واسی ئەتلتیکۆ مەدرید وەکو خۆی ماوە توانێت من بۆ کۆی کەی بینم پاشەکشەی زۆرە بینم ئەتلتیکۆ مەدریدەوە ڕێک لەگەڵ ئەو قسەیەم کە سەرەتا لەسەرم کۆمەڵەیەوەتت باسکردنیەوەی کە تۆپی پێی ئیسپانی بەگشتی پاشەکشەی کردو ئەم پاشەکشەیە زۆر کات من بڕوام وایە ڕەبتی ڕاستەوخۆی بە مێرکاتۆکانی ڕیال مەدرید و بەرشەلۆنەوەیە چۆن هەر کاتەم دویانەیە لە مێرکاتۆیەکی هەژارانە ئەنجام بدەن ئەتلەتیکۆش باکی نییە بۆی کە مێرکاتۆ قورس ئەنجام بە کەواتە ڕاستەوخۆیانەکانی کەش چۆنەڵی جۆرێ لە پاشەکشە لە مێرکاتۆیە بەخۆیان وابینن چکە پێیان وایە ڕکابەرەکە مادامەوان خۆیانی بۆ تونگ ناکەنەوە مانیش هەر بۆ شلێ بە دەردێڵێ لەگەڵ یاڕۆن و پێویستیان بۆ نیە پارە سرفکەن ئەمیانانە ئەتلەتیکۆ سۆسیداد ئیشبیلی ئەوەندەی خەیاڵیان لایەوەیە سێم و چوارەم بن لە ئیسپانیا خەیاڵیان لایەوە نییە پاڵەوانێتێکە بەرنەوە هەنی ئێمە بە درێژایی و چەند ساڵی ڕابردوو ئیلا ئەو کات کە بۆ نمونە ڕیال مەدرید و بەرشەلۆنە زۆر خراپ بوو بن ئەنجا ئەتلەتیکۆ توانیوەتی زەفەر بە وەرزەکە بێنێت و لە بەرژۆن نمونە سێ وەرز پێش ئێستا بوو لە خراپی ڕیال مەدرید بەرشەلۆنە ئەتلەتیکۆ مەدرید بۆ پاڵەوانی لالیگا کەواتە ئێمە کاڵین دووزەم سەرەکی ئیسپانیا ئەمە ئیتر حاشاڵ نەگرە بۆی کە ڕیال مەدرید و بەرشەلۆنە لە خراپترین بارودۆخەکانیانە ئەگەر لە دەرۆش خراپ بنواتە لە سەراسی کیشوەری بەڵام لە ناوخۆیان دەتوان ڕکابەری بۆ بکەن کە لالیگا یاخود جامیشە بەدەست بێن بۆیە ئەچیت ئەوەی کە ئێستا ئەتلەتیکۆ پیاەتیە پەڕێ ئەتلەتیکۆیەکی هەژار واتە ئەوەنیاڵە بە تامی یۆرۆلیگ بەڵام لە چامپیۆنز لیگ ڕکابەریەکە ڕەنگە یعنی ئەتلەتیکۆ مەدرید یەک بە فاڵکاو بە ئەگیۆرۆ بە فۆرلان تەنانەت بە دیگۆ کۆستا بەم هێرشبەرانە کە هەمیشە توانای گۆڵتۆمارکردنیان هەبووە ئێستا تۆ هێڵی هێرشبردنیت ئەتلەتیکۆ مەدرید سێرەکەی دێپای لە بەشەلۆنە شوێنی نابێتەوە چێت ئەتلەتیکۆ مەدرید گریزمان لە بەشەلۆنە سەرکەوتوو نابێت لە ناومێدێکی زۆرەوە دەگەڕێتەوە ئەتلەتیکۆ مەدرید مۆراتا دوای جەولەیەک لە ئیتالیا گەڕانەوە بۆ ئەتلەتیکۆ مەدرید یعنی ئەوانەی کە لە ئەتلەتیکۆ مەدریددا یاری دەکەن ومێدیان لەسەر نییە یان لەو چەشنە یاریزانانن دوور نیاوینی ڕابردوو زۆریان ڕووکەنە خولی سعودی لەبەرەوەی تەمەنیان هەڵکشاوە گرێبەستێکی باشیان بۆیەت و یانەکەش ناچارە دەست بەداریان بێت ئەو کۆمەڵی هەمومان چاوەڕێیەکەین یارەکانی کۆمەڵی شەشەمە کە پاریس سان ژێرمان دۆرتمۆند ئەیسی میلان نیوکاسڵ لە خۆگرێت توانین بڵین نیوکاسڵ ئاستی چوارەمایە بەڵام ئێستا تیپێکی حەقیقی یاری خۆش پڕنەجم لە ئینگڵتەرا ڕکابەری ئەکات من لە فانتاسیا دوو سیاریزانی وڵای تا ئێستا خاڵیشان زۆر بۆ نێنام بەسەر دڵم پێیان خۆشە ئەوە بە تەمامم هەفتەیە شام بکەم بە کاپتن زۆر باشە پاریس سان ژێرمان وابزانم ئەم جاریش تمۆحی بەدەستێنانی چامپیۆنز لیگ لە گۆڕەنێت بۆچی لەبەرەوەی لە کۆمەڵێکی ئاوا قورسە بە تایبەت کە ئێستا ئێمە بیرمان نەچێ ئەیسی میلان ینی بەراورد بە یەک دوو وەرزی ڕابردوو کە با بڵێن سەرەتای دەستپێکی ئەو گەشەیەکای بینین و مێرکاتۆن جامەیە و پیۆلی ئەتوانم بڵێم دەست و پەنجەی خۆی لەگەڵ تیپەکە گەرموندەرم کردووە
چانسیەوەی هەیە من ئێستا وەرزەکانی کە هەموو میلانە لە کۆمەڵەکان ماڵاوەیە کە بەزم وەرزە وای لێڕا نابینم مەڵم ئەڕوات ینی سڕڕای قورسی کۆمەڵەکەی لەبەرەوەی میلان هەمیشە بەوە جیاکراوەتەوە کە فرقەی چامپیۆنز لیگە هەر وەک چۆن ئەڵێن ڕیال مەدرید فرقەی چامپیۆنز لیگە دۆرتمۆندی ژێشی پاشای چامپیۆنز لیگە وای پێڵێن هاتەنە تۆڕ جمهوری ڕیاڵیتی جمهوری نی بەز وای پێڵێن ئاخە من نامێت بۆ تۆ بێڵێ بێتە لە ئەنگری بەزۆ من نامێتە لە ئەنگری لە جمهوری ڕیال مەدرید ئاسا تۆ توانی منیش نەتحی میلان کەونەوە من ئێستا جمهوری میلانیش نیمتن ئەوەشیانەکە هەر حوبێکە دەبێت بۆی ماوێ زۆر باشە پاریس سان ژێرمان لەم کۆمەڵەیە ئاسان دەتوانێت دەرباز بێ ئەوەی کە من ئەڵێم لە گۆڕ دەنرێت تمۆحەکەی یاخود خەونەکەی لەبەر پڕێکابەری لەم کۆمەڵەیە ڕەنگە هەر ئاشنا نەبێ بە یاریکردنی یانەی چۆک نیوکاسڵ لەوە من نازانم نەگەڕاومەتەوە بۆ مێژوو بەڵام ڕەنگە ڕوبەڕووبوونەوەی پاریسی نیوکاسڵت ڕووی نەدابێت قسەیەکی زۆر باشت کە سەرەتاکەوەی پاریس سان ژێرمان پاشەکشەی کردو و میلان گەشەی کردووە ئەمە ئەتوانم بڵێم بۆ یانەکانی دیکەش تا ڕادەیەک ئەو قسەیە گونجاو بۆ هەر چواریانەکەم کۆمەڵەیە پاریس سان ژێرمان و دۆرتمۆند بەراورد بە 4 بۆ 5 وەرز پێشێسەی خۆیان پاشەکشەیان کردووە ڕیال ئەیسی میلان و نیوکاسڵ گەشەیان کردووە دواتە ئەو دویانەی هاتوونەتە خوارەوە ئەم دویانەیە چوونەتە سەروانە بۆیە وای لێ هاتووە هاوسەنگ بوونەتەوە بەڵێ ئەم هاوسەنگ بوونەوەی وای لێ کردووە دۆخەکە بە قورسی ببینین ئەگەر 2020 بۆیە کە پاریس سان ژێرمان ئەگاتە یاری کۆتایی و پێگاتەیە بێتەوە ڕۆحێتە بێت ئێمە دەڵێن پاریس سان ژێرمان لە پێشترە باشە ئەوەی کە تۆ ئەڵێ ئەم دویانەیە ئەم چواریانەیە هاوسەنگ بوونەتەوە بە دابەزینی دوانیان و سەرکەوتنی دوانیان خۆیمە ئەبینین پاریس سان ژێرمان ئێساش زۆرینەی مێرکاتۆکان نەرە و ئەنجامیەداوە ڕەنگە ئەوەی کە خەیاڵەکانەوە ئەنجامی دەدات بەڵام خۆ گرێبەستی خەیاڵی ئەنجامی باش نایەنێ کاک پێشنگ گرێبەستەکانی ئەیسی میلان ئەم وەرزە پێوترێ گرێبەستی بیستی یعنی لۆفتۆچیک بە 20 پۆلیسش بە 20 ریندەرز بە 20 یعنی تقریبا هەر بە 20 ناوێت یار پێنجەکە سەکەوتووە پێم وابێ یەکێ 2 میلیۆن یەکێ 2 میلیۆن کەوتێکی 2 میلیۆن زیاتر ئەمە پلانەکە بووە کە هەموو کۆمەڵی گایزانیان دەنیشان کردووە نرخەکانیان لە 20 میلیۆنەدایە بەڵام ئایەوەی ریندەرز دەیکات پاریس سان ژێرمان دەتوانێت بە یاریزانێکی 45 میلیۆنی یا 60 میلیۆنیش بیکات ئێمە دوو یاری سێری یاری ریندەرز دەبینم کە لە فاینۆردەوە لە ئەلکەمارەوە هاتووە بەڕاستی ینی لە دوو یاری خولی ئیتاڵیا سەرەتایەتی یاری ینی خولێکی تاکتیکی تون تاقەت بڕووکێن یاریزانێکی زۆر سایتە دەرەکەوێت پۆلیسش لە چێڵسیەم و پێکانەی تا یاریەک سەرەکی بوو دەیاری لە دەرەوە بوو دوو یاریە باشترین یاری دەکات و گۆڵ تۆمارەکات و ئەستێرە یاریەک هەیە ئەم گرێبەستانەی کە ئەیسی میلان کردوێتی من حاڵەتی پێکانی لێ دەرەکەم ئەگەر نا گرێبەستی زۆر عاقلانە کراوە ینی لۆفتوچیک بە هەمان شێوە بەباشی تەعامولەکەن بۆیە گرێبەستەکانی ئەیسی میلان گرێبەستی کەمن لە ڕووی بەهاوە بەهای گرێبەستەکە کەمە بەڵام بە عاقلانە ئەم کاریگەڕێنوێی میلان کە ئێستا ماڵدینی و دەست و دایرەکەی وازیان هێناوە و دوورخراونەتەوانەیە بە عاقلانە ئەوەی کە ئەوان کردوانە تێکیان نەداوە یانەوەی کە ماڵدینی کردی لە بنیانانەوەی میلان لە کڕینی لیا و لە کڕینی تیۆ هێرناندز و تۆنالی و بن ناسر و تۆمۆری و ماگماینیان و ئەمانە ئەمان هاتوون ئەمانیان دەستکاری نەکردووە تەنها تۆنالی نەبێ بە 7 میلیۆن دایانە بە نیوکاسڵ لە بەرامبەر ئەو پارەیەدا و 7 میلیۆنە سێ یاریزانیان پێکردوێتەوەنێ سێ برینیان پێ چارەسەر کردووە یەکشت سەرنجی ڕاکێشان تۆ ڕەنگە من تابعی زیاتری خولی ئیتاڵی و ینی میلان بی ئەوەی کەیانەکانی دیکە ناتوانین ئیستیفادەی لێکەن یاخود سوودی لێ ببینن چۆن میلان دەتوانێت سوودی لێ بینێ بە نمونەی یاریزانی و بلۆکایۆڤیچ و ئەو یاریزانانی کە باست کرد 20 میلیۆنیەکان کالۆکایۆڤیچ خۆڕایی بێ لەوەرەی ڕیال مەدرید دەر بە خۆڕایی دای بە فرودینە دیتە ناونێک موچەی ساڵانەکەم لە کۆڵ بێتەوانێ بە خۆڕایی دا بە فرودینێت نازانم ئەم ئێوارەیە گرێبەستەکەی لەگەڵ ئەیسی میلان یەکلای بۆتەوە بەس بەخواستنەوە ڕۆڵ پێدانیان لەلایەن میلانەوە وا دەکام یاریزانانە باسێکی جیاوەسریا خودە فشارێک کە بۆن یانێک وەک ڕیال لە سەریان نیە لەیان لە بەرشەلۆنە لە سەریان نیە لەوێ دەتوانن باشتر بۆ نمونە یاریزانێک وەکو پۆلیسی جێینەوانێ ئەم یاریزانە تقریبا بە گرێبەستێکی باش ڕووی کردوتە چێڵسی نزیک بۆتەوە لە 50 میلیۆن و 60 میلیۆن ئەم نرخە بۆ خودی ئەو یاریزانە فشار دروست دەکات و لەگەڵ ئەوەشە دۆخی چێڵسی بە گۆڕینی ڕاهێنەرە یەک لە دوایەکەکان
وای کردو ناسەقام ژیری دروستکە پلانێکی ڕوونیە ڕایەنەرێک دێت پشتی پێ نابەسێ ڕایەنەرێکی دیکە پشتی پێ بەسێ ئەم یاریزانە لە یانەکەدا ئاسوودە نییە ڕوویایەکی ڕوونی نییە ڕۆژانەکە ئاچێتە مەشق و ڕاچێتە یاریگە ستانفۆرد بریجی جوانەیە مێشکی لای ئەوە نییە کە بە قاچەکانی ئەنجامی بات یعنی دڵە ڕاوکی بۆ دروست دەبێت بەڵام کە دێتە میلانەوە دڵە ڕاوکی نامێنێ بۆچی دەوری پێگەی سەرەکی بۆ دانراوە واتە ئەو ڕۆڵی کە بەڕێزە باسی کرد ڕۆڵی خۆی هەیە کاتی ئەدەنێ ئەوە نییە تۆ 5 یارێ یاریزان لەسەر کورسیە دەک بێت یاریکردنی لەبیر بچێتەوانێ اینجا دواتر لە یاریەکە لە ناکاو 15 خولەکی بدەنێ ئێلە 15 خولەکە قەرەبی 5 یاری بۆ ناکرێتەوە 5 خولەکی تاکو بە هاندەران و بە میدیاکان و بەڕایەنەریش بڵێ من ئەوەم کردووە خۆمە دیاردێ بەڕازی نییە ئەوە بکات بۆیە ئەم یاریزانە کە هێتە سیمیلانەوانێت دو یاری سەرەتا لە خولی ئیتالیا سەرەکیە بێت ڕۆڵی پێدراوە کاتیشی پێدراوە فشارەکەشی لەسەر نەماوە و تەمەنیشی بۆ جۆرەیە کە دەتوانێت لەو خولەدار ڕکابەری کە تەمەنی بەسەر نەچووە تەمەنی نەگەشتێتە تەمەنێکە توانای جەستیەکەی بەرەو پوکانەوە بچێت بۆیە ئەمانە هەمی هۆکارن ئەمە زیرەکی میلانن لەوەی کە دەزەخەنە سەر کۆمەڵە یاریزان دەزانێت لایەنەکەیدا دڵخواز نییە و پشتی پێ نابەسترێت بە پارێکی کەم دەستبەداری دەبن و لەگەڵ ئەوەشدا یاریزانەکەش ئارەزوو ئەکان لەو دۆخە دەربچێت گفتوگۆکان ئاسانە بێ لەگەڵی و لایەنەکەشدا ڕاهێنەر پێش قسەی لەگەڵا کردووە لەگەڵ یاڕێکەوتووە کە لە چەند یاریدا چۆن لە یارەکانە بەسەرەکی بەشداری پێکات و بۆ کوێی ئەوێ لە چ مرکزەکە یاری پێکە هەموو ئەمانە وا دەکەن ئەی سی میلان سوود لە گرێبەستەکان ببینێت بەڵام یانێکی وەکو پاریس سان ژێرمان زۆر گەشتبینە بە ئەی سی میلانەوەی کە ئەی خوێنمەوە لەو پۆستانی کایکە بەڵێ یعنی محەممەد ئیبراهیمیش خۆی ئەو نزیکەی 20 ساڵە بێ خۆی هەندەرەویانەیە کاکە هەنی میۆنێکم بزانڵێ لە 2000 ئەزانێت برینەکانی سی میلان لەکوێدا ئەزانێت وەرزی ڕابردوو کاتێک میلان بەرامبەر ئینتەر میلان یاری کرد لە چوار گۆشەی زێڕینی چامپیۆنز لیگا کاتێ لیا و پێکانیە بوو بۆچی سی میلان پەکی کەوت لەبەرەوەی باڵەکەی میلان هەموو زەختەکەی میلان لەسەر باڵی چەپ بووە هەموو فشارەکە باڵی چەپێکی کە لیاو بووە ئێگە باڵی ڕاستیشی وەکو لیاو بۆکو چۆن بڵێ ڕۆڵیان هەبووە ئێستا وەکو پۆلیسیش یان وەکو چیکوێزی کە چاوەڕوانەکرێژ لە پێکاتی سەرەکیدا بێ لە داهاتوودا و ئەویش بتوانێت ڕۆڵێکی باش بگێڕێت ئێوە کاتە میلان بەرامبەر ئینتەر میلان بۆ جۆری لێ ناهات باشە کۆمەڵی حوتەم سیتی لایپزیگ زڤیزدا یانگ بۆیس هەموو یانەی خۆشخۆشن بۆ ئاساستی ڕێڕاوەکەی بەردەمی ئاسانە هەبێت ئاسان بێت ئەگەر وەکەڵێت پەرچوویەک معجزەیە شتێک ڕوونەدا دەگەرنا تۆ چەنە سێریەکەیت ماشتەسی وەرزی ڕابردوو بۆتە پاڵەوانی چامپیۆنز لیگ پێگاتەکە ئەگەر لێ ڕۆشت بێت گۆندۆگان و ڕیاض محرەزی لێ ڕۆشت بێت ئەر ئەمڕۆ گرێبەستی ماتیۆز نونێز یەکلایەکی دۆتەوە کۆڤاسیچ ژێناوە کە لە پرێمە لیگ و لە چامپیۆنز لیگش ئەزمونێکی باشیە کۆڤاسیچ یعنی گڤاریدۆڵ هێناوە بۆ هێڵی بەرگری ئەمیژە بێتە ئیزافەیەکی باش بۆ هێڵی بەرگریەکەی لاپۆرتێ دەستبەداری وەکە لە دەروی پلانە سەرەکانی وەرزی ڕابردوو بووە واتە پێگاتی ماشتەستی نەقسی تیادا دروست نەبووە پاڵەوانە ڕاهێنەرەکەی نەشتەگەرێکی بچووکی بۆ کراوە لە دوای یاری هەڵبژاردەکان ئەگەڕێتەوانێ کە پیپ گواردیۆلایە ئێستێکێکە لە هەرە باشترین ڕاهێنەرەکانی جیهان بە عەقڵەتێکی زۆر گەورەوانێ لە ناو یاریگا لە دەرەوەی یاریگا لەگەڵ کارژێڕیانەکەی مامەڵەیەکی زۆر باشەکات دەبێ بە هەموو شێوەیەکەم تیپە پلەی یەکەم بگرێت لە سیتیە کرێ ئەو ڕیکۆردانی ڕیال مەدرید کە تۆماری کردو دووبارە بکاتەوە بە نمونە برنەوەی چامپیۆنز لیگی لەسەریەک بەست لێ ینی سیتی بتوانێت 4 جار نەک 4 جار با دوو جار هیچ وڵای کاک پێشنگ وەرزی ئەم ساڵ بێتەوان هێم ینی گفتوگویەکم لەگەڵ هاوڕێکا کرد لەو بارەوانە بیرم نیەگەکیا بوو ئەنوتم یانێکی کۆی سی میلان دەرفەتە وەرزە ئەمە خەون نییە خەونیە بۆی من لە ڕابردووە هەندەری سی میلان وێتیانە ساندەری سیلان بەڵام واقعیەکە یانە ئیسپانیەکان پاشەخشیان کردووە پێگاتەکان ئامادەی نییە لە یانە ئینگلیزەکان کە سێریەکەی تەنها ماشتەستی تەواو ئامادەیە ماشتە یونایتد دە تازا گەڕێتەوانێ و لە پرێمە لیگ سەرقاڵە ئەرسینال بە هەمان شێوە نیوکاسڵ یانەیەک نییە کە بڵێ بۆ نازناوەکە هاتبێت پاریس سان ژێرمانە لە دۆخێکی ڕاگوزارایە بەستەکردایەتی یەکێکی یانەوێت جیاواز لە ڕابردوو کار بکەن ئەوەی کە دەبینێت دەستبەداریە سێرەکان بوون بۆی ئەوەی کە لێ سەحەکە هەیە وەکو پاڵەوان دووبارە سیرەکرێتەوانێ ماشتەستیە یعنی قورسە ماشتەستی دووبارە نازناوەکە بەرێتوانێت بەڵام ئەستەم نییە لەم بینەدا یانە ئیتاڵیەکان بە تایبەتی ئەی سی میلان ئینتەر میلان ناپۆلی دەرفەتێکی باشیان بواتۆتە پێش لە بڕێوان لە نزیکەوە چەند لە 2010 توانین بڵێن 13 وەرزە لە نازناوەکە دوورن وەرزی ڕابردوو ئەو بوو ئینتەر میلان سوودی لە ڕێگاکە وەرگرت و
بە ئاستێکی باشەوە گەیشتە یاری کۆتایی لە یاری کۆتاییشە بینیمان بە ئاست بە دەرفەت لە ماشتەستی باشتر بووە بەڵام هەڵەی ورد تەفاسیلی زۆر بچوو گوایکی کە ماشتەستی بێتە براوەی ئەو یاریە ئەگەر ناوەکو پاڵەوان بوون پاڵەوان شایستەی ماشتەستی بە بەکۆی جامەکە بەکۆی یاریەکان سەیریکەی بەڵام بۆ یاری کۆتایی ئینتەر میلان باشتر بووە بۆیە کە دەبینی ئەم یانە ئیتاڵیانە ئێستا نوێبوونەوەیەکیشیان تایە گەشەشیان کردووە ناپۆلیمان بینیوە بەراورد بە دەوەرسپێژ ئێستا زۆر باشترە پێگاتەکەی باشترە ئەیسی میلان خۆیەوە بە تەواوەتی نوێ کردوێتەوە تەنها نەقسێکە بوو کە لە ئەیسی میلانە وەڵا نەک نەقسە دوو نەقزەیە با زیاتر بڵین باڵەکانی بەرگری یەدەگی باشیان نیە چیلیا و چکالابریا یعنی یەدەگێکی وایە نیە هەرچەنە فلۆرێنزیە بەڵام ئەو تەمەنی چۆتە سەروانەیە باڵی ڕاستی ڕامەدی ئەیسی میلان با بڵین بە باشی نییە بەڵام لە سەرڕما گرفتی هەبوو جیرۆ بۆ 37 خولی ئیتاڵی بۆ دەیاری چامپیۆنزی قورس بوو بە تەنیا بتوانێت ئەوەتان ئێوارە ئەمڕۆ لۆکایۆڤیچ هێناوە من ناڵێم لۆکایۆڤیچ ێرشبەرێکی قەناسە و خێرایەکی زۆر باشە و ماریە و دەتوانێت کاری زۆر باش بەڵام وەکو یەدەگی جیرۆ ئەمە شتێکی زۆر باشە لەبەرەوەی جیرۆ مۆرزەونە ماندوو نابێت بۆیە هەڵی پێگاتە ئیسی میلان کە سێرەکەی پێگاتێکی خراپ نییە گەر بێت و جوودێکی زۆرکەن لە قۆناغ کۆمەڵەکانە بە تایبەتی ئەم قۆناغە تێپەڕێنە کۆمەڵە قورسە ئەزمێکی گەورە بێ بۆ یانە ئیتاڵەکان و کە بتوان پێشتر کۆمەڵێشتم و کۆتایی بەرشە پۆرتۆ شاختان توێ بەرشە هەڵبەت لە کۆتایی مەرکاتۆیە دەستی خۆشی وەشان وا خەریکی گواستنەوەی جۆ فلێکس و کوانسیلۆی چاوەڕێکی لە بەرشەلۆنا ئەکرێ ئەوەی کە پێشتر خەریبوو لێ هەڵەکەندا نەتوانێت ڕکابەر بێت لە چامپیۆنز لیگ دەتوانێت و قورسایی و سەنگە بۆ خۆی بگەڕێنێتەوە لانی کەم ئەگەر نازناوەکەش نەبا وردە بە قۆناغەکانی پێشەوە ئاشنا بێت ئەوە زۆر گرنگە بۆ بەرشەلۆنا واتە بەرشەلۆنا با ئەوە ڕوون بێت و بۆ هاندەرانی بەرشەلۆنا شتێکی تەبیعی و ئاسایی بێت ئەم یانەیە ئەم وەرزەش وەکو ڕکابەر سیر نەکرێت بۆ بردنەوەی نازناوەکە ئەوەی کە گرێبەست ئەنجامی داوە گۆندۆگان گرێبەستێکی زۆر باشە ڕۆمیۆ هێناوەتەوانێک کە پێشتر لە ئاکادیمیانەکە خۆیدا بووەوە تەمەنی بەرەو سەر چووە و یازانێکی زۆر کوارتی بەرز نییە و زیاتر بۆ ئەوەیە کە لێڵی ناوە ژمارە یازانەکانی کەم نەبێت ئەوەی کە ئەمێوارەیە ئەنجامی داوە تا ئێستێکە ماتونێتە ناو ستودیۆ فەرمی نییە بەڵام تا 5 خولەک پێشەوەی بینی ناو ستودیۆوانێ کانسێلۆ و جواو فلێکس بەرەوبارەگای بەرشەلۆنە ڕۆشتن بۆ ئەنجامدانی پشکنینی پزیشکی ئەگەر دەربچنەوە دەبنێ یازای نوێی بەرشەلۆنە کانسێلۆ ئیزافەیەکی زۆر باشە بێت بۆ یانەی بەرشەلۆنە بەمەرجێک کاری خراپی دەروی یاریگای نەبێت واتە لە مەشقەکانە یایزانێکی تێکدەر نەبێت گوێ ڕایەڵی ڕایەنەر بێت کوالیتێکی زۆر باشی هەیە ئەو خێرایی هەیە کە بەشۆنە پێویستی بێتی ئەو ستایل یاریکردنەی هەیە کە بەشۆنە ئارەزووی دەکات وە ئەوشمان بیر بێ لەگەڵ گواردیۆلا یاری کردووە کە ئەمە و ئاکاس زووتر لەگە بەشۆنەدا بگونجێنە بەرەوەی هەردووکیان سەر بەیە قوتابخانن چ چاوی بێت چی گواردیۆلا بێت بەتایبەتی بەشۆنە نەک چاوی ئەوی تری جواو فلێکس بۆی پێی کە حەزێکی زۆری هەبوو بۆی ڕووکاتە بەشۆنە عین بە لێدوانی فەرمینەی شاردەوانێتی من ئارەزوەکەم بۆ ئەوێ یاری بکەم واتە خۆی پێشکەشی یانەکە کردووە و یازانێکی مەهاری چاک بوو یەکێ لە غەڵەتەکانی یازانەوە بکە گرێبەستی ئەتلتیکۆ مەدریدی قبول کرد لە کاتێک یاریزانێکی مەهاریە یاریزانێکی ێرژبەرە کە دەیەوێت تۆپی لەلا بێت ئەتلتیکۆ مەدریدی ژێو تیپە بکە زیاتر بە ستایلێکی بەرگریایی دەکات کەمتر تۆپی لەلا بوو فشاری کەمتریە کرد بۆیە ئێستا لەو دۆخە تێپەڕی وەرچەنە چۆ چێلسی نەیتوانی خۆی بسەلمێنێ بە باشی لەبەرەوەی ئاستی بەرەو پێش نەچوو ئاستی پاشەکشێکی لەو تەمەنە لاوێتێدا ئێستا دەفە دەگاتوتە پێشەوە بۆم یاریزانە لە باڵەکانەوە بتوانێت لەگەڵ بەشۆنا خۆی بگونجێنەوەی جایزانێکی خراپ نیە بەڵام سەر ڕای هەموو ئەمانە بەرشەلۆنا ڕکابەری سەرەکی بنەوەی نازناوی چامپیۆنز لیگی نابینم لە کۆمەڵەکەیدا ئەگەر یەکەم نەبێت ئەوە پێم وا بێت چاویەکەوێتە ژێر پرسیارێکی ژێبەر پرسیارێکی لە پۆرتۆ شاختاروانە ناتوانن پۆرتۆ تیپێکی بەهێزە شاختار تیپێکی بەهێزە هەتەنەوەی شاختار ئەبێ ومان لە بەرچاوا بێستە لە ئوکرانیا جەنگێکی قورسی سەپێنرا هەیە بەسەر وڵاتەیە کەوای کردووی لە ڕووی وەرزشیوانی کاریگەری زۆر لەسەر میانەیە هەبێت ئەو یانەی تری ڕۆیاڵە من دۆکو بەهێز نایبینم بەڵام پۆرتۆ شاختار باشن بەڵام هەموو ئەمانە ناگەنەوەی کە بەرشەلۆنە بە یەکەمی کۆمەڵەکەی سەر نەکەوێت ئەبێت بەرشەلۆنە بە یەکەمی کۆمەڵەکەی سەر بکەوێت دووە هیچ نەبێت ئەم وەرزە تا قۆناغی هەش بڕوات بۆ ئەوەی متمانەیەک لای هاندەران دروست بکاتەوانێ و بیسەلمێنێت ئەو گۆڕاکاریانێک کە کردویانە ئەنجامێکیە بۆ تێڕوانی لەو خوێندنەوەی بۆ هەش کۆمەڵەکە کردمان بڕیار پێی وایە کام دویانەیە دەتوانن بگەن یاری کۆتایی قورسە لەبەرەوەی تۆ 2000
ئەمە لە کۆمەڵەکانە یەکەم و دووەمی تێکەوێت لە 16 ڕەگەڕ و بەڕوو تۆ ریال مەدرید لە ئێستادا پێگاتەکەی زۆر باش نییە خۆمان نەزانین بەڵام بە دووەمی کۆمەڵەکەی بڕوا و لە مێرکاتۆی زستانەدا زۆر ئاسایی یعنی ئەتوانێت دووسێ گرێبەستی باش بکات و پێگاتەکەی نیوە بکاتوانێ و ئەو کاتە ریال مەدرید دەبێتە بەڕکابەر بۆیە مێرکاتۆی زستانە هەیە جارێ پێ و پێشبینی بۆ یاری کۆتایی قورسە من پێم وایە ئینگلیزەکان چی ئەم وەرزەش نازداوەکە ناسناوە کامەرەوە جا بەس لە کۆمیانە یونایتد یاستی بڕوام وایە بەس بۆچی متوانم ئەرسیناڵ نییە یەک دەخە بۆ بتوانم ئەرسیناڵ نییە ئێستا زانم ئەرسیناڵی تیان نییە من دڵیان دەیکەتەوە کە باسی یەکەی ئەرسناڵ تیپێکی پشوو درێژ نییە ڕەنگە بگەڕێتەوە بۆی کە یاریزانی ئەزمونداری زۆر نییە یعنی ئەوەی کە ئێستا ئومێدی لەسەر هەڵسنراوە هەم لە ڕایەنەرەکەیان کارتێتە هەم لە یاریزانەکان یاریزانی چۆنەڵی ئەزموندار نین ینی تۆ ساکە ڕاستە ئاستێکی بەرز پێشکەشەکە بەڵام من ناتوانم وێدیەوەی لەسەر هەڵچنم وەرزێک بەو شێوەیە بتوانێت ئینجازەکان بۆ ساڵ درێژە پێبا بەڵام بۆ ماسەرسی ڕەنگاوە دروست نەبێ و قیاسی هالاند و ساکە بۆ نمونە ئەو تاکتیکەی کە من پێم وایە تێنهاکەیەتی زۆر ئەفزەڵترە لەوەی کە ئێستا ئارتێتا پشتی پێبەست لەبەر و چۆنەڵی فەلسەفەی کاو یاری پێەکە زایدەن ئەوەی کە مانچستەر یونایتد یانەیەکە تمۆحی بردنەوەی نازناوە دوو شتێ زۆر مهمە هەنی خۆتی پێ لە خراپی ئاستی شاتوانیوتی ئینجاز بەرێ وەکو ڕیال مەدرید خۆ بەراورد تەشکیلەکەی بەراورد نەکراوە بە تەشکیلێکی وەک پاریسان جەرمان ماستەر سی و چی ئەو کاتی کە سێ دەستکەوتی لەسەرێک بردو بەڵام ئەم تیپە لەبەرەوەی هەرکە دروست بووە تەسیسەکەی بۆ دروست بۆ نازناو بەرێت هەمیشە ڕوحێتی ڕکابەر لە ناو چۆنەڵی دڵ و هزری یاریزانەکانیان دروستەکە کە هاتوون بۆ بردنەوەی نازناو بەڵام ئەمە لە ئارسناڵا نابینم بەڵام لایەنەکانی تری ئینگڵتەرایی بینم بڕواشم وایە ئینگلیزەکانم ساڵی ژەیبەن ئەگەر بایرن میونخ نەیبات ینی ڕکابەرەکە لە بینی بایرن میونخ و ئینگلیزەکان سەرنجێکی باش ینی من لە کاتینەکانە سەرنجی بایرن زۆر نەبوو بەڕاستی ینی بایریش پێکاتەکەی بەو جۆرەیە کە دەبێت ڕکابەرێکی زۆر باش بکات ینی جیاواز لە وەرزی ڕابردوو ئەوێ بایرێکی زۆر باشتر ببینیش بە هەمان شێوانێ ڕێتا سواز بۆ تۆ خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوو بەخواتان سپێر